ئێمە لە سەردەمی پێشمەرگایەتی دوو ڕۆژنامەی سەرەکیمان هەبوو هەردووچی ئۆرگانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو یەکەم ڕێبازی نوێ بوو بە کوردی شەرارە بە عەرەبی بەشێک لە ژمارە بەراییەکانمان چاپ کردوتەوە بەڵام ئەمەیان خولی هەشتەمە یان ئەم هەردوو ڕۆژنامە بە هەشت خۆلا دەرچوون ئێستا ئەمانەی کە بە پێی خولەکان هەموو جار کە چاپی ئەەکەینەوە مەراسیمی بۆ ئەەکەین ئەمەیان خولی هەشتەمەی 1992 کە لە هەولێر چاپ کراوە و پێم وایە دیکۆمنتێکی زۆر گرنگە بۆ ئەم سەردەمە و بۆ 1992 یان لە پاش ڕاپەڕینەوە تا هەڵبژاردننی 1992 ڕووماڵی هەموو ڕووداوەکانی کردو کۆمەڵێک بابەتی زۆر گرنگی تایە دەربارەی ئەو بەدرێژایی ساڵی 1992 تێڕوانینە سیاسیەکانی تایە جیاوازیە سیاسەکانی تایە کۆمەڵێک پێم وایە سەرچاوەیە کە سەرچاوەیەکی گرنگە بۆ هەر لێکۆڵینەوەیکی ئەکادیمی دەربارەی ڕەوشی کوردستان سەبارەت بە ئاوەدانکردنەوە سەبارەت بە وتوێژ لەگەڵ ڕژێمی عێراق ئەو کاتە لەسەر سەبارەت بە مەسەلەی بەرەی کوردستانی تێڕوانینە سیاسیەکانی 1992 پاش ڕاپەڕین ئەمە پێم وایە سەرچاوێکی زۆر گرنگە.